ئازای چۆنە باسکردن لەوەی بە تایبەتەوەی کە خۆت ئاماژت پێیا پەیوەندی نێوان حکومەتی هەرێم حکومەتی بەغا مەسەلەیەکی جددیە لە ئەتوانم بڵێم چەند ساڵێکە بێت کە ئەو ئاڵگۆڕە سیاسیانە ئەو ئاڵگۆڕ لە دۆخی ناوچەکە یا گۆڕینی هاوسەنی هێزەکان جۆرێک مەسائلێکی تازە هاتوۆتە ئاراوە کە هەلومەرجی ناوچەکە بەگشتی ئاڵگۆڕ سەراتوە بۆ بە تایبەتی عێراق و کوردستان ینی بەجار لە گۆڕینی هاوسەنی هێزەکان بە تایبەتی مەسەڵەن جەماعەت گروپی یا دەستەی چوارچێوەی هەمانی کە دەسەڵاتدارە لە بەقا و هەروەها حزبی داوا و نووری مالیکی و ئێستا ئەنی ئەو خەتە عمومەن جۆرێک دەورانێکی تەواویان تێپەڕانەوەی کە هەوڵێن بۆ بە تایبەتی ئێستا سوودانی شیعە سوودانی کە هەوڵێن ناوەندبوونەوەی عێراق بکەنە ئەساس و بەرنامەیەکە و ئەو شکستانەش کە ئاحزابی ناسیۆنالیستی کوردی لە مقابلی ئەو کێشمەکێشی کە لەگەڵ بەغایە هەیان بوو و لەگەڵ مەسەڵەن جۆرێک خۆسازکردن بۆی کە بۆ خۆیان سەر بە خۆی پەیدا بکەن جۆرێک ئەتوانم بڵێم شکستی گەورەیان تیاخوات لە دوای لە ڕفراندۆمەوە لە دوای ڕفراندۆمەوە و هەتا ئەو هێرشانی کە کرایە سەریان جۆرێک ئەم هاوسەنی هێزەکان بەرەو ئاسێک دابەزی کە نەیانتوانی ئەو ئیدعایانە یا ئەو چاڕوانی کە سەر بەخۆی ئابوووریانە بێ بەمانایەک هەمووی پاشەکشی تیاکرا و فەرز کرا بە سەریانە کە گەڕانەوە بۆ بەغا سیاسەتی خۆشیان دانیان بۆناوە کە سیاسەتی دروستی ئەسیان گەڕێنەوە بۆ بەغا هەڵبەتە ئەمە نەتیجەی پاشەکشە و شکست و تەنازولاتێکە گەیشتون بەو سیاسەتی کە بێ بگەڕێنەوە بۆ بەغا و ئەو ملهوری ملکەچیە قبولکەن کە بەغا بە ئەنوا جۆر هەنگاو لە ڕێی پەرلەمانەکەیەوە لە ڕێی محکەمی فیدراالێکەوە لە ڕێی پیشانانی هێزەوە لە ڕێی فشارخستنە سەریان حتا لە ڕێی پەیوەندی ناوچەیی وڵات مەسەڵەن ئێستا تۆ سەری کە ئەم دەورانە پەیوەندی نێوان عێراق و تورکیا زۆر بەهێز بووە بە تایبەتی ئەو پرۆژەی گەشە پێدانی ئابووری کە لە مەسەڵەن بڵین بۆ نمونە لە بەسراوە بۆ موسڵداوە بۆ عێراق بەسێتەوە بە تورکیا و بە ئەوروپاوە جۆرێک پەیوەندیی ئابووری بەهێزتر لە بینی عێراق و تورکیایە کە جۆرێک بۆتە زەربەیەکی گەورە لە سیاسەتی حکومەتی هەرێمیا بەرزانی و قیادەکانی بەرزانی ئەو ئامانج و ئاسووی کە بە تورکیا هەیان بوو کە جۆرێک سەر قاچاقچێتی نەوت بازرگانی بە نەوت ڕابطە لەگەڵ ڕابطەی ئابووری و بازرگانی لەگەڵ تورکیا جۆرێک ئەمانە هەمووی پاشەکشێ بگا بۆتە پاشەکشەیەکی گەورە بۆ مەسائلی ئابووری و سیاسی حکومەتی هەرێم بە تایبەتی دەسەڵاتی بارزانی لاوا کاتە خۆشمان زانین کە یەکێتی وەکو هێزی دووهەم لە کوردستان لە مقابلی پارتیا زووتر تەسلیم بە حکومەتی ناوەندی بۆ سیاستەکانی حکومەتی ناوەندی و جۆرەك چاوەڕوانە کێشمەکێشی بارزانی و حکومەتی هەرێم بەرەوکیۆگا ئەم کێشانە ئەبینین مەسەن لە ئەو سیاستەکان ئەو سیاستانەی کە لە ڕێی محکەمەی فیدراالی و پیاداکرێ یا سیاستانی کە حکومەتی عێراق لە موچە لە زۆر فەرزێکا بەسەر حکومەتی هەرێما ئەمانە هەر جاری بە جۆرێک لە شێوازێکە کێشەکانی خۆی پیشانەیە ئەمە واقعەتێک و ئەم دۆخە بەردەوامە هەڵبەتە نەتیجەکەی عموما نەتیجی ئەم ڕێڕەوی ئەم حرەکەتە بەتابەتەوەی کە عێراق هەوڵەیە سەخامگیریی سیاسی بەدەستبێنێ لە ڕێی پرۆژە ئابوووریەکانی و لە ڕێی پەیوەندی دەوڵەتەکانی و لە ڕێی پەیوەندی لەگەڵ تورکیا لەگەڵ ئەمریکا بەڕادەیەک کێش مەسەڵەن جۆرێک ڕێکەوت ئەو تەوافقی کۆنی کە هەیەی لەگەڵیانە هەموو تاوی ئەمانە جۆرێک ئەو هێزە سیاسیانی کە ئەمڕۆ دەسەڵاتدارن لە حکومەتی عێراقا پایەکی تایبەتیان هەیە کە حکومەتی هەرێمیان ناچار کردووە پابند بن جامە جارێک مەسەڵەن بڵین ئاعترازەکان قبولی ناکە حکومەتی هەرێم بەڵام لە شوێن تەوافقەکەن ئەم کێشمەکێشە بەردەوامە بەڵام نەتیجەکەی وەکوی کە چەند جاری کە باس کراوە یا زۆر محللی کەش لێکدانوی کەش هەموو یا بە ئاشکرا هەموو کەسەوە بینێ کە قەواری هەرێم هەنگاو بە هەنگاو بچوو دەبێتەوە ئەمە واقعیەتی دۆخی سیاسی ئێستاە کە بەڵام ئێشە نەگەیشتەوەی کە سەباتێکی سیاسی تەواو پیاکە کە ئامانجی سیاستێکە سوودانی جەماعەتی هەماهەنگی هەموو ئەمانەی کە لە هەوڵی ئەویان جۆرێک سەخامگیری سیاسی بۆ سەرمایه‌گوزاری لە عێراق و لە بینی پەیوەندی وڵاتانی ترە وڵاتانی ناوچەکە و مثلا تەسەوڕ کە هەتا لە
ئەو رابطەیە لە سینەوە بۆ ئیمارات و خەتەر ئەتا بۆ عێراق بۆ تورکیا بۆ ئەوروپا جۆرە جوڵەیەکی لەم بابەتە بە فراوانی ئەبیسرێ و ئەبیندرێ و واقعەتی هەیە ئەمە کاریگەری تەواوی داناوە لەسەر جێگە و پێگەیە کە حکومەت عێراقێتی و لە هەمان کاتە ئایندەیەک کە بۆ حکومەتی هەرێم بەروکێڕا لەم کەینوبێنە بە وچوونی من بە لێکدانەی زۆر محلی کەش کە واقعەتی حکومەتی هەرێم لەم کەینوبێنە ناڕۆشنە هەرچەنە بەسەر بڵێن مەسروور بەزانی هەوڵیاوە هەوڵەیە کە خۆی بگونجێنە لەگەڵ ئەو سیاسەتی گەشتە پێدانی ئابوووریە بەڵام جوابێکی تەواو لەلایەن تورکیاوە لەلایەن حکومەتی عێراقەوە لەو بارەوە بەدەست نەگەیشتووە یا ڕۆشن نیە ڕوونیە پێگەی حکومەتی هەرێم یا پێگەی دەسەڵاتی بەرزانی چ جێگە و ڕێگەیەکی بێ بەڵام بەجیا لەم گفتوگۆیانەی کە لە نێوان دەسەڵاتدارانی هەرێم و بەغدادا کراوە هاوکات لە ماوەی ڕابردووە لە ئاستی ناوچەکە و جیهانیشدا کۆمەڵە پەیوەندی و دیدارکرا بوو ئەوەی لە پاڤڵ تاڵەبانی چوو بۆ ئەمریکا ئەوەی نەچربان بەرزانی چوو بۆ تاران ئەوەی ئوردوگان سەردانی هەم عێراق هەم کوردستانی کرد ئەم وڵاتانەی ناوچەکە و یان ئەمریکا و ئەوانە ئەم پەیوەندیانەی کە خەریکە دووبارە ئەبدەیت دەکرێتەوە ئەمان ئەکرێتی ئایندەیەکی ترچی ڕۆڵێکیان هەبێت لە ئایندەی کوردستاندا خودی ئەو پەیوەندیانە ئەو هاتوچوانە کە کراوە پاڤڵ کردبێتی مەسەڵەن بڵێن نێچوان بازانی کردێتی بۆ ئێران یا لە ئەمە کاتە ئەردوغا هاتوێ بۆ هین بۆ عێراق هەموو ئەو حرەکاتانەی کە هەیە عموماً واقعەتێکە لەسەر ئەوەی کە هەوڵێرێ بڵێن ئەوەی پاڤڵ و نێچیر فەرقەکە لەگە ئوردوگانە چکە ئەوەی ئەوان جۆرێک بۆ خۆ هەوڵێن ئەو ئاڵوگۆڕی کە ڕوئە ئەو ئاڵوگۆڕی کە لە ناوچەکە و لە عێراقا پێشبێنیەکرێکە هەوڵە درێ مەسەڵەن بڵێن ئارامیەکی سیاسی سەقامگیریکی سیاسی هەوڵ بدێ ئەمە بەدەست بێن جامە ئاراستەیەکەی لەم بابەتە جامە کەی ئەبێت چۆن نەبێ هەم لە عێراقەوە هەم لە تورکیا و هەم لە ئەمریکا و هەم لە تا لە سی دەخالەتی سین و ئەوانش عمومی وڵاتانی زلێزی دنیا هەوڵێن کە ئەو ئاراستەیە لەم ناوچەیە ثابت کەن ئەمە هەڵبەتە ئەو پرۆژەی گەشە پێدانە بەشێکی ئەو پرۆژەیە کە جێگیری سیاسی لە ناوچەکەیان ڕووبە هەرفەتە ئەمە بێ چەشمەکێش و بێ ڕێگری ئەمانەی لەبەردەمە واقعەتەکەی ئەمێ بەڵامەتر چۆن ئەم پرۆسەیەک ئەگا بە نەتیجەیە کە بتوانرێ بە تەواوەتی بە مانای ئەمنیەت بۆ سەرمایە گوزاری دابینکرێ لە هەوڵ ئەم خەتە لە ئاڕاستەیە بەڵام لەم کەینوبێناوە وەکوتم حکومەتی هەرێم قەوارەکەی بچووەتەوە هێزەکانی ئەحزابی ناسیۆنالیست ئەو ئەتبار و جێگە و ڕێگەی کە پێشتر پێویستیان پێیان بوو ئیداری ئەم ناوچەیە بکەن بە وەکو دەسەڵاتێکی باڵادەست و خاوەن ئیمکانات خاوەن اقتصادێک توانی بێتیان بازرگانی بەنەوت بکەن قاچاقچێتی بکەن هەموو ئەو ئازاد بەمعنە ئەو ئازادی کە لە ناوچەکە ڕابطی پەیوەندی لەگەڵ وڵاتانی ترا دروستەکرد واقعەتێ بوو هەموو ئیمکاناتێ بوو جێگە و ڕێگەیەکیان نەبوو بەڵام لەگەڵ ئەو ئاڵوگۆڕانە ئەمانە لەدەست ئەوان چوونی پاڤڵ بۆ ئەمریکاوەیە کە شکڵەکەی لەوایە کە لە بەشێکی پەیوەندی هەیە باڵبژاردنە و لە مقابلی پارتەیە پاشڕێ لە پارتی بگرێت بەڵام لە هەمان کاتە گەڕانە بدوێ ئەوەی کە لەم ئاڵوگۆڕانە چ جێگە و ڕێگەیەکیانەبێت لەم بارەیەوە هیچ لایەنێک نە ئەمریکا نە تورکیا نە عێراق هیچ لایەنێکی تر شتێکی ڕۆشنیان بە تایبەتی لە بەرامبەرێکێتە نەوتوە چکە ئەو پرۆژەیە کەمتر ناوچەی زۆنی زەردەگرێتەوە لەما کاتا چوونی نێچیروان بۆ ئێران و بینینی سەرکردەکانی ئێران بەشێکی گوانیشانرێکە لەسەر هەڵبژاردنەکەیە ئەمژاردن دوا بخرێ بۆشان دواشان خستووە دوایەوە چیکەوێت بڕێکە بەڵام ئەسڵی مەسەلەکە هەر لەسەر ئەو وەزعی سەقامگیری سیاسەیە کە لە عێراق و ناوچەکەیە قابلی ئاراستەیەکە بەڕێکەوتووە چ جێگە و ڕێگەیەکیە بێ پارتی دوکات گوسان وا هەڵبژاردن کراوە ئەو دەرچوو بەڵام ئەم حکومەتە چ مانایەکی هەیە لەو ئاڵوگۆڕە سیاسیانەیە بەڵێ من ئەمە مەسەلەی ئەساسیە وبێ لێرەوە سەیری واقعەتی دۆخی کوردستان و پەیوەندی بە حکومەتی هەرێمە بکەین جۆرێک ئەوەی کە ئەبینرێ ئەو فشارانەی کە حکومەتی عێراقیکا
لەسەر حکومەتی هەرێم ملکەچکردنیانە بۆ دۆخێکی تازە دەورانێ ئەگەر سقرارەتێکیان بوو بێ سەر بەخۆییان بوو بێ بازرگانی خۆیان کرد بێ نۆتیان فرۆشت بێ بە قاچاق بەڕسمی بە هەر شێوەیەک هەموو ئەمانیان تقریبان بەرەو ئەوڕە حتا کۆنتڕۆڵی و حدودانی کە ڕژە دەستی ئەوانە هەموو ئەمانیان بەرەو لێسەندەوە چێ بە بۆ چوونی من لە قسەی ئەخیرا ئەو نەتیجەی دەسەوە هەڵبەتە حکومەتی عێراق یا سوودانی ئەو پێکاتە لایەنانەی کە لەو پرۆسەیە خەریکن مەسەلەکان ئەو نێکە کۆتایی بە حکومەتی هەرێم بێنن یعنی تەفلیش بێ و تەواوی و ئاژ بەتاڵ بکەن ئەمە کەوێتە سەرەوەی کە بەشە لە ئەوەی کە بارزانی ئەوان هەوڵێن یاوێکی تێوڵا جۆرە ئەم بە هەر شوۆرە بێ ئەم موقعیتە بۆ خۆیان بە هەر شێوازێ بە کەمترین ئیمکاناتەوە بە کەمترین حتا بۆ پەرڕیسوایەوە وەکو هێزەکانیان بمێنەوە بەبووشی من مەسەلەکەش چییە بۆ عێراق ئەمە سەلماوە کە وەکو حکومەتی مرکزی ناتوانێت ئیداری کوردستانکە ئەو دووری کە پیا بووە ئەو گاپی کە ئەو بۆشایی کە پیا بۆ لە بینی کوردستان حکومەتی عێراقا هەم حکومەتی عێراق خۆشی ئەو ئیمکانەتی نیە وەکو زمانی حکومەت جێیش ئیمکانات نێرە کۆنتڕۆلی کوردستانکە و ناشکێ ئەم سیاسەتەش ناخوا لە کوردستانە بەتایبەتی تۆگەر بۆ نەگە سیاستەکەی ئاڕاستەکە بێت کە بۆ سەقامگیری سیاسی و بۆ ئارامبوونەوە بۆ ئەمنیت بۆ سەرمایه‌گوزاری ئەم جۆرە لە سیاست ناخوا و جۆرێک هەوڵەکانان ئەوەیە کە یەکێتی پارتی ئەم مەنتیقانیان بە ئارامی ئەو خەڵکەدان چێ بە ئارامی لە سای ئیدارەیەکا کە ئەمان بیکەن ینی ئیشیان پیانە ئێستا ئیشیان پیانە ئیداری ناوچەکەیان بکەن دەسەڵاتیان ناهێنێ بەڵام لاوەساتە نایەنن بەڵام لەژێر کۆنتڕۆلی حکومەتی مرکزیە لەژێر سیاسەتێک حکومەتی مرکزی پیاتەیەەکە و معالیمەکانی یان نیشانەکانی لە موچەوە دیارە لە مەسەلەی هێزی چەکدارەکانی و دیار معاملەکانیان هێزی ئەم هێزی وەزارەتی ناوخۆیان چیلەکەن لە پەیوەندی ئابوووریەکانیان لەگە وڵاتانی تررا دیارە هەموو ئەمانە دیارەکە مەحدودیان هەتا کۆنتڕۆلی سنوورەکان کە حکومەتی عێراقی ئەو بانگاو ئەوانیان لێسەنێتەوە بەڵام ئەنی ئەو ئیمکاناتە ئیقتصادی و سیاسی کە پێشتر پێگەیەک بوو ئەم دوو هێزە بە تایبەتی بۆ بارزانی ئەوە زۆر نەکەمەوێتەوە زۆر کەوێتەوە ئەبێت ئەیانکەن بە هێزێک لەوێ بە ناوی ئیدارەیەک حکمی ذاتی بێ هەشتێ بێ حتا ناوە فیدراڵەکەش بێنێتەوە بەڵام شکڵەکەی محتەواکەوە بکە محتەواکە بکە ئیداری ئەم ناوچێ بکەن ئیداریکردن بۆ بۆ حکومەتی مرکزی کە ئەمنیەت بۆ سەرمایه‌گوزاری دابینکرێت. ئێوە چەند جار لە قسەکانتانە تاکیددانەوە کردوێتەوە کە ئەو دەور و پێگایی کە پێشتر یەکێتی و پارتی هەیەیان بوو ئەمە بەرەو لاوااستر ڕۆیشتووە بەڵام بڕیار بوو هەفتەی ڕابردوو بە دەقیقتر بڵندەی خوزدەیران هەڵبژاردن بکرێت ئەو بۆ پارتی دیموکراتی کوردستان ناڕازی بوو بەمە لەبەرەوەی کە کورسی کۆتاکان وەلا نرابووە هەروەها بڕیاری دابوو کە بەشداری ناکات و هەڵبژاردنێکی شەفافی دەوێت وێڕای پێداگیری لایەنەکانی تر و حکوومەتی ناوەندی بەڵام هەڵبژاردن ئەنجام نەدرا ئەکرێت بە شێوەیەک بڵێن هێشتا مقاومەت هەیە و ڕەنگە جۆرێک لە دەستکەوتەکانیان بمێنێتەوە ئەمە بەو شێوەیە نەبێت کە پێگەکەیان لەوە لاوااستر بێت و ئەمە هیانە بیپارێزن بەڕێ منەزای چۆن زەعیفترین یا لاوااستین دەورەی هەڵبژاردن ئەم دەورەیە کە هەم یەکێتی هەم پارتی دەرگیر بوون بەجالۆی یەکێتی پەیگیریەکە و ئینکارێکا کە بێت خاباتکرێت بەڵام خۆ معلوم نە چارەوسی چۆر بێت بەبووچی من هەڵبژاردنەکە بەقەر ئەو ئاڵوگۆڕە واقعیانەی کە لە منتەقەکەیە بە بەڕێوەیە زۆر مهمتر لە هەڵبژاردنە بۆیە زۆر ئلحاح و جدیەتی گەورە نیە کە ئیلا ئەبێ لە فەورەن مەسەڵەن پاژمانێککە بیکەن هەر لەم کەین و بین و چەشمەکێشا ئەیەنوی بن ینی ئەسلی مەسەلە واقعەتی تەسبیتی حکومەتێکە ئەو حکومەتی کە لە ئەم دەورانە بەناوی فێدراڵی و جۆرێک وکوتم سەربەخۆیی ئابوودی و سیاسی و بازرگانی زۆر مەسائلی هەبوو حتیا باڵادەست بوو و تعاملێکی دیپلۆماسی لەگەڵ حکومەتی عێراقا کرد ئێستا ملکەچیە بۆ حکومەتی عێراق پەیڕێویکردنی سیاسەتەکانی حکومەتی عێراق ئەم واقعەتە گۆڕاوە بە هەمان دەرەجەش ئەمە ئەسڵی مەسەلەیە انتخاباتەکان ڕێیەکەون ڕێ ناکەون بە شوێنێکێکێنن لە شوێنێکە تەوافقەکەن تەرتیباتێکی بۆ دروست دەکەن ئەمە بۆچی ئەمە واقعیترە
تاوی کەمە لە خودی هەڵبژاردنەکەەوە سێری واقع دەکەێت هەڵبژاردنەکەش بەشێکە لەو جێژاوی کە ئێستا لە پەیوەندی حکومەتی عێراق و حکومەتی هەرێمە هەیە هەتا لەزمیشە ئەو چێشمەکێشی نێوانێکی پارتیش هەر لەو چوارچەوەیە ینی زۆرتر پارتی هەوڵەیە خۆی لەگەڵ ئەم پرۆژە تازانەی ئاڵوگۆڕە سیاسانەی کە سیاسی و اقتصادیانەی کە لە ناوچەکە و عێراق هەیە هەوڵە خۆی بجێنەیەشێتیش بە جۆرێکە و ئەمە ئەکەوێتە سەرەوەی کە ئەم پرۆژانە کامیان ئەتوانن گرێویتیان بنەوە ئەمە واقعەتەکەیتی دو پرسیارم سەبارەت بەوە دەبێت کە لە ڕوانگەی خەڵکەوە تەماشای ئەم ئاڵوگۆڕانە بکەین کامیان زیاتر لە بەرژەوەندی خەڵکە بە مەرکەزی بوونەوەی عێراق یان مانەوەی ئەم قەواری هەرێمە لە شکلی ئێستایدا ئەسلی مەسەلە خینەکەی نییە ژیان و گوزەرانی خەڵک ژیانی خەڵکی کرێکار ئاڵگۆڕێکی بەسەرە کرێکارە بێت چه کارەکەی بکە خەڵکی زەحمەتکێشە بێت چێ عەربانەکەی دانە بیفرۆشێ خەڵکە ژیانی نەبا لە سای ئەوە بێت لە سای ئەوە بێ هەموومانە دەسەڵاتی سەر و خەڵچین هەڵبەتە لە تەحلیلی ئەخیرا یەک واقعەتەیە ئەگەر کوردستان بتوانێت حکومەتێکی تایبەت بەخۆی جیاکاتۆ لە عێراقا ئەوە مەسەلەیە بوو ڕێگە حەلێ بوو ئێستا تقریبەن ئەمە جۆرێک نەلای خەڵک نەلای ئەم حزبە سیاسیانەش ئەو شۆڕ و شەوخە و ئەو پێشوازی کە پێشتر بەتابەتی بێ ڕفرادەوە کە شکستێکی خوارد زۆر چۆتە دووە بەڵام ڕێگە حەلەکە لێ تەحلیە خێراوێ هەربێ چارەنووسی خەڵکی کوردستان بەدەست خەڵکی کوردستان خۆی بێ نەک بەدەستێم حیزبانە بێ لە تەحلیلە خێرانی ڕای خەڵک ئەبێ بگەڕنەوە بەڕای خەڵک قەرار بە ئایندەی کوردستان چۆنە بێ و ئەوە بە قازانجی لەوەی کە لە سای حکومەتی عێراقا بێ یا لە سای یەکێتی پارتیا بێ حەج سایەکا بێ کە من وتیشم ئەوان ئەهێڵنەوە ئەوان حکومەتی عێراق ناتوانێت ئەو مەرکەزیەتە بە معنای لە سەدا سەدوەکو زمانی حکومەتەکانی پێشووی عێراق جێبەجێکە ئەو بۆشایی کە درووە لە بینی حکومەتی عێراق و حکومەتی هەرێمە یا ناوچەی کوردستانە ناوچەی کوردستانی عێراقا بە ئاسانی ناتوانێت بچێتەوە بێکەوە بەڵام جۆرێک لەباری ڕەنگە هێزی عسکەری اقتصادی سیاسی ئەمانە دەوری بێت لەوەی کە جۆرێک فەزایشکە دروستکە و دۆخێکی تازە بە بۆچووی من هەم ئێمە هەم حزبی ئێمە هەم خەڵک هەم کرێکاران ئەبێ بزانن لەگەڵ ئەم دۆخە لە دەرەوەی ئیرادی ئێمە ڕوویە لە دەرەوەی ئیرادی کرێکاران ڕوویە لە دەرەوەی ئیرادی خەڵکی کوردستان و زەحمەت چێژوە ئەبێ بیرکەنەوە چۆن معاملەکەنەوە هەلومەرجە تازەیە ئەگەر مرکزی بۆ خارجی ئیرادێمە ئێمە خواستمان نییەوە بکرێ ئەگەر بوو ئەوە جوابێ ئەگەر بوو چیەکەیت ئەبێ بکە فشار بۆ حکومەتە بینین کە هاوڵاتی بوون ئەساس بێ ئەم تائیفی و قەومی و حکومەتێک نەبێت لەسەر ئەساسە حکومەتە بێ سکولار بێ و ئەساسی هاوڵاتی بوون بە ئەساس وەگرێ و انتخاباتەکان لەسەر ئەساسی هاوڵاتی بوون بێ ئەمە حزبی شیعێ و ئەمە حزبی سوننێ و ئەمانە کۆتایی پێ بێ ئەمانە هیچی بە قازانجی خەڵک نەک بە قازانجی بە گەورەترین زیانی هەیە بۆ ژیان و گوزەرانی خەڵک هەم لە عێراقا هەم لە کوردستانە ئەسڵی مەسەلە پێکهاتەی حکومەتێکە مەسەن یەکێتی پارتی لەسەر ئەساسی کوردبوون هاتون لەسەر ئەساسی هاوڵاتیبوونی خەڵکی کوردستان نایکرد و بەسەر ئەوەسە حکومەتی عێراقیش کە خۆی شیعی کردووە بە ئەساسی یا عەرەبی بوونی کردووە بە ئەساسی ئەلۆ حاتە خەڵکی کورد بێتە دەرەجە دوو ئەبێ ئەمانە هەمووی هەڵۆشێتەوە باسەکە لەسەر ئەمەیە نەگەوەی کە ئەمەیان باشە هەموو حکمێکی سەر و خەڵکی هەموو حکمە لەسەر ئەساسی تەقسیمی تائیفی لەسەر ئەساسی قەومی زەرمەنە بۆ لە هەر شوێنی لە کوردستانی شابێ لە عێراق شابێ گەورەترین زەرمەنە بۆ ژیان و گوزەرانی خەڵکو بۆ ئیستیقراری سیاسی هیچ وەختێ خەڵکی ئەو کە ئەساسی هاوڵاتی بوون نەکرا بە ئەساس بۆ تعریفی لە عێراقابی لە کوردستانابی ژیان و گوزەرانی خەڵک هیچ کەتێک ئاسوودە نابێ و خۆش گوزەران نابێت